بەڵە خۆشەویستانە چمە لای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان ئارتفرۆش بۆ یەکەم جار لەسەر ئەستی عێراق و کوردستان و لە شاری سلێمانی پێشانگەیەکی هاوبەشی و فراوان بە ناونیشانی میزۆپۆتامیا بۆ شێوەکارانی عێراق و کوردستان بە بەشداری 49 هونەرمەندی شێوەکار لە ڕۆژانی ڕابردوودا لە شاری سلێمانی کردەوە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم پێشانگایەکەم لەگەڵ زۆر بەڕێز سامان ئەبوبەکر شێوەکار. کاک سامان بەخێر هاتی. خۆش ئەم پرۆژێت بەلاوە چۆن بوو تۆ یەکێک بووی لە شێوەکارە بەشدار بووەکان؟ بەڵێ ڕاستی بەڕای من پرۆژێکی زۆر باش بوو. سەرەتا ئەم پرۆژەیە ئەم پێشانگایە بڵین لە زیقار کرایەوە لە مانگی سێ. ئێمە خۆش هەمان ئەم چلونۆ شێوەکارە بەشدار بوون کە زۆربەی شارەکانی عێراق تیا بەشدار بوو بە هەرێمی کوردستانیشەوە. لە مانگی سێ و پێشانگای کراوە لە زیقار. ئێمە خۆشمان ئامادەیە و پێشانگای بوون. دوجار لە پرۆژەی ئارتفرۆش دامەزراوەی ڤیم بە سپۆنسەری ئەوان ئەو پێشانگایمان هێنایە ئێرە کە بەڕاستی ئەمە یەکەم جارە وەکو ئارتفرۆش وەکو پرۆژێکی ئەوها گشتگیرت کە زۆربەی پارێزگاکانی عێراقتیا بەشدار بوون بە کوردیشەوە. هەموو شێوەکارەکان ئامادە بوون لە شاری سلێمانی؟ نەخێر هەمووی نیانتوانی، بەس نزیکەی 20 شێوەکارێک بەشدار بوون لە ناوەڕاست و لە خواری عێراق. ئێمە خۆمانش بەشدار بوون کە هەم وجودمان هەبوو لە پێشانگەکە هەم بەشداریش بوون لە پێشانگا. بێگومان هەر شێوەکارە و بە یەک تابلۆ توانیوێتی بەروی ژماری شێوەکارەکان 49 شێوەکار. بەڵێ شێوەکارەکان ئەتوانم بڵێم هەمووی لە ئاستێکی زۆر باشا بوون، چونکە ئەمە بەڕاستی ئیشی سندیکای هونەرمەندانی عێراق فەرعی زیقار بوو کە بەمیشە هەڵسا بوو. کەسەکان خۆی دەستنیشانی کردبوو لە شارەکان لە بەسرا و نەجەف و کەربەلا و لە بەغدا و تەنانەت لە مووسڵیشەوە. لە هەرێمی کوردستانیش کۆمەڵی هونەرمەندی زۆر باش تیا بەشدار بوون. بۆیە هەرەکە و خاوەن ستایلی خۆیەتی، خاوەن و بیر و بۆچوون و ڕەنگی خۆیەتی. سەرجەم هونەرمەندەکان ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشا بوو. هەستەکەم ئەو شێوەکارانە بوون کە ئەزمونێکی زۆریان هەیە؟ بەتاکید ئەوانی کە خاوەن ستایلی خۆیان و خاوەنی ئەزمموی خۆیانن لە هونەری شێوەکاری. کاتە بۆ خۆیان دەستنیشانی شێوەکارەکانیان کردو و خۆیان هیچ پێوەرێک هەبوو بۆ؟ بەڵێ ئەوان سندیکای هونەرمەندانی عێراق خۆیان لژنەیەکیان پێکە نابوو لە 7 ئەندام. ئەوان بە کۆبوونەوە و بە ڕاوێژ لەگەڵ یەکتریا و کەسەکانیان دەستنیشان کردبوو و کارەکانیشان هەڵبژاردەبوو بۆ ئەم ئیشە. بەڵێ زۆر جار کۆر و کۆبوونەوەی لەم جۆرە ئەبینین کە لە پێشانگایەکی هاوبەر ئاوا بۆ شێوەیە گشتگیر شێوەکاران لە کۆک ئەکاتەوە. بەڵام جگە لە نمایشکردنی تابلۆکان با بڵێن هیچ کۆبوونەوەیەک ئەکرێ، هیچ با بڵێن گفتوگۆیەک لەبارەی هونەری شێوەکاری کوردی و ئاستی هونەری شێوەکاری کوردیەوە دەکرێت؟ بەڵێ ئەم جۆرە پێشانگانە گرنگی خۆی هەیە، بە تایبەت لەگەڵ دوو کولتوری جیاواز کە تێکەڵ کێشیەکە کرێ و ئامادەبوویانە بێ. ئێمە کە پێش بەشدار بوون لە ئەو قسە و گفتوگۆیە بەتاکید. ئێمە لە ناسرێ لێ کە بەشدار بوون لە مانگی سێ بوو کە ئێمە خۆمانش بەشدار بوون. چەندین کۆڕ و سیمینار تایبەت نیقاش لەسەر ئەو ئیشانە بوو کە ئیشەکانی چۆن بڵێ کوردستان چۆن ئەو جیاوازیە هەیە ئەم کولتوری ئەمە لەگەڵ کولتوری ناوەڕاست و خواروی عێراق. ئەو نیقاشە زۆر دروستە بێ. جیاوازی زۆر هەیە، هەر لە ڕەنگە و هەر لە تێکستە و هەر لە تەوازنی ڕەنگەکانە و تر دوو کولتوری جیاوازە. بەڕاستی لەبەرەوەی دوو کولتوری جیاوازن، جیاوازیش هەرە بێ، بەڵام ئەی ئاستەکان لە ئاستەکان هەموو ئاستەکان بەعام ئاستی زۆر باش بوون، چونکە وەکو وتم ئەو لیژنەیە ئیشی لەسەرەوە کردبوو. هەموو کەسێکی بانگێش نەکردبوو، کەسانی تایبەت بوو بۆ پێشانگای. کاتە گفتوگۆ و با بڵێن
ئەو نیقاش و ئەو قسەکردانە لەسەر هونەری شێوەکاری لە ناو پێشانگاکە ئەکرا یان بە تایبەتی کاتی بۆ تەرخانەکرا؟ بەڵێ هەم کاتی بۆ تەرخان کرا بوو چەند بابەتێک کە یەک دوو دکتۆر وەکو مەوزوع تەرحان کرد و لەوێ کرا سیمینار و پێشکەش کرا و هەم لە کاتی پێشانگاکە و هەم لەگەڵ بینەریشە بەڕاستی و کۆنتاکتە دروستە بێ بتەوێنێتەوە بینەری ئێمە جیاواز لەگەڵ بینەریەوان چۆن شێوەکارەکانمان جیاوازە لە بیر و بۆ چوون لە ڕنگ و لە ستایل و تا دوایی بە هەمان شێوە لەگەڵ هونەرمەندانیەوان. شێوەکاری کورد کاتێک کە بەشداری لە پێشانگایەکی هاوبەشی لەم جۆرە ئەکات کە کللتورە جیاوازەکان لە خۆگرێت هەوڵ ئەبێ بە چ کارێک بەشداری بکات کارەکەی چ پەیامێکی لە پشت بێ بۆی کە بتوانێت لە پێشانگایەکی لەم شێوەیە بەشداری بەڵێ بە تاکید تو هەر ئیشێک ئیشیانی گزارشتە ئەگەر هەر ئیشەکە هەر ئیشێک بێ هەردی شەکەی دەبێت گزارش لەو شناکە هونەرمەند لە هەر سوچێکی ئەم دنیاە کە بژێ ڕنگدانەوەی دەوروبەری لەسەر کارەکانی ڕنگدانەوەی ئەوێ یعنی بتەوێت دەوێ ئیشەکانی ئێمە جیاوازە لەگەڵ ئیشی ئەوانە ئەو جیاوازیە هەیە. بەڕێستان پێما بێ هەفتەی پێش و پێشانگایەکی تایبەتان لە شاری کەرکووک کردەوە ئەم تابلۆی کە لێرە بەشداری کرد هەمان یاخودێکێکە لە تابلۆکانی ئەو پێشانگایەت یان ئەمایان تایبەت؟ نەخێرەمە تایبەت بوو گزارشێکی جیاواز بوو لەگەڵ ئەو پێشانگایمە ئەوە یانزەمی پێشانگای تایبەتیم بوو بە ناوی ستاتیکای وڵاتی خۆر کە یانزەمی پێشانگای تایبەتی بوو لەو پێشانگایە 41 تابلۆم تێدا نەمایش کرد بوو قەبارە جیاواز هەمووی لەسەر کانڤاس بە ڕەنگی ڕۆنی دروستم کرد بوو دیارە مەبەست کۆنسێپتی ئەو پێشانگایە گەڕانەوە بۆ باوەشی خاک هەر ناونیشانی پێشانگاکەش ستاتیکای وڵاتی خۆر بەڵێ ستاتیکای وڵاتی خۆر گزارش تێبوو بە ناو دیمەنە دڵڕفێنەکانی کوردستان بەڕاستی کورد بۆ تە بەشێک لە هەوا و خاکەی نیشتیمان چونکە لەگەڵ بوونی کووردا کورد لەگەڵ ئەو خاک و خۆڵەیە گەشەی کردووە بۆیە ئەو دیمەنە و ئەو جوانیە ئەو ستاتیکە بۆ بە بەشێکی گرنگ لە کللتوری کورد خۆشبەختانە کورد خاوەن کللتورێکی بەهێزە ئەوەی کە کوردی هێشتۆتەوە لەسەر پێی خۆی سەرڕایەوەی کە دابش کراوە بە چوار بەش ئەوە کللتورە بەهێزەکەیەتی بۆیە منم پێشانگایە بە تایبەت ئیشم کرد لەسەر کللتور و گەڕانمەوە بۆ باوەشی خاک کە ئەو ژیانە لادەی سادە ژیانەی کە پێشتر هەبوو دوور لە تەکنەلۆژیە و بینا و کۆنکرێت و ئەمانە زیاتر ئیشە ژیانە سادەیەکەم نمایش کردبوو. ئەم فۆتۆیانە پێم وابێ با بڵێن تابلۆکانی پێشانگا تایبەتەکەی یانزە هەمین پێشانگای تۆیە؟ بەڵێ ئەمە 25 لە کەرکووک نمایشم کرد بەنیازم 27 یانزەش لە سلێمانی ئینشەڵا هەمان تابلۆ هێنم لێرە نمایشەکەم کە 41 تابلۆیە و بۆ ماوەی 4 ڕۆژ لە 27 یانزە لە ئەم نەسوورەکەی شەڵە نمایشەکەم. کاک سامان کە لە پێشانگایەکی لەم شێوەیە هاوبەش کە ئەگەر شێوەکارە کوردەکانیش نەناسیت ئەتوانی کاری شێوەکارانی کورد بناسیتەوە؟ بە تاکید من وەک خۆم لەبەرەوەی متابعەم هەیە متابعی شەکانەکەم زۆربەی هونەرمەندەکان بێ ئەوەی واژۆی خۆیان لێ بکەن ئەزانمی چ کەسێک کارانی تۆ دیارەکە کاری هونەرمەندێکی شێوەکاری کووردە. بەڵێ ئەگەر تعبیرەکە با بڵێن ژیانی سروشتی کوردستان نەبێ و ژیانی کورد نەبێت بە هەمان شێوە ئەتوانی بزانی کە ئەوە کاری هونەرمەندانی خۆمان کاری هونەرمەند ئەوەیە
لەگەڵ ئەو بی ئەو کەش و هەوای کە ئەژێ ئەوە بگوازێتەوە. من ناچم ڕسمێکی ئەهوارەکان بکەم یا شەناشیل بکەم یاینکەم بە تاکید ئەوانە زۆر جا پێشانگای سروشتەکەنەوە بە سروشتەکانیان هەمووی بەلەمە و زەلکاوە و شەناشیل و ئەو شتانەیە. من کە پێشانگاکەمەوە بە تاکید ستاتیکای خۆم ئەمێ پێشکەم ستاتیکای نیشتیمانی خۆم. بەڕاستی من هەمیشە بە دوو ئاراستە ئیشم کردووە. ئاراستەیەکی کە سایلێکی تایبەتە ئیشم دایمەن لەسەر ئێش و ئازار و نەهامەتیەکانی کورد لە هەر چوار پارچەکە ئێتر لە ڕاگواستن لە کیمیاباران و لە هەموو نەهامەتیەکان بە تعبیرێکی جیاواز ئاراستەیەکی ترم ئیشم لە ستاتیکای نیشتیمان کردووە جوانیەکانی نیشتیمان کە من بەڕاستی بە بەشتێکی گرنگی کللتوری کوردی ئەزانم تەنانەت ئەو جوانی لە سروشتا هەیە ڕنگدانەوەی لەسەر هەموو تاکێکی کورد هەیە لە جلوبەرێک لە ڕوخسار لە دانانی ماڵ ئێستا هەر لە جلوبەرگا سەری ناوەڕاست و خواروکە سەری سەلیقە و کوردیشکە تەنانەت لە ڕوخساریش ڕنگدانی هەمووی بەڵێ دیزاین و خۆش گوزارانە لە هەموو شتێکە ئەو ڕنگدانەوەی ئەو خاک و خۆڵەیە کە ئێمە هەر لەگەڵ ئەو خاک و خۆێڵە گەشتەمان کرد کە بووینە بەشێک لەو سروشتە بەڕاستی لە کۆتا پێشانگای تۆ کە پێما بە 11 هەمین پێشانگای تایبەتی تۆیە کاتە ئەتوانی دابەشێکی بەسەر ئەو دوو هێڵە بەشێکی کارکردن بووە بۆ تعبیرکردن لە ئێش و ئازار و مەینەتیەکانی گەلی کورد و بەشەکەی تریشی تایبەت بە کوردستان و سروشتی کوردستان بوو بێت. من لە هەشتمین پێشانگام تایبەتم کردو بە ئێش و ئازارەکانی کورد ناوم نابوو گەڕان بە دوای خۆر باسی لە هەر چوار پارتسای کوردستانە کرد کە خۆر وەکو نیشتیمان خۆر وەکو ئازادی گەڕان بە دوای ئازادی بە دوای چکە کورد هەمیشە لەسەر خاکی خۆی زوڵمی لێکراوە و کیمیاباران کراوە قات و خوڕکراوە و دەرکراوە کورد هەمیشە خوازیار بووە لە خاکی خۆی بە ئازادی و بە سەربەرزی بژێ. ئەو پێشانگایان تایبەتم کردبوو بە ئێش و ئازارەکان. پێشانگای دەیەم و شو 11میش لەسەر ستاتیکای نیشتیمانیشم کردەوە و پێشانگایشم هەبووە من هەر پێشانگایەک ناوێکم لێ ناوە و ئیشەکان سەرجەم ئیشەکانیش لە خزمەتی ئەو ناوە و سایلی تایبەتم تا بەکاری ناوە بۆ نمونە پێشانگایەکم هەبووە بە ناوی هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆماڵ کە خۆی لە 24 تابلۆ گرتە بوو سەرجەم ئیشەکان هارمۆنیەک بوو لە بینی ڕەنگی قاوایی و خاکی و خۆڵی و ئەمانە ئاری بابان بە ڕەحمەت بێ لە پێشانگاکە لە دەفتەری زکراتەکە نووسی بوو لە بینینی ئەم پێشانگایە من هەست بە لێدانی دڵی خاکەکەم چونکە ئینسان کە ماوەی لەژێر خاکا بێ مەبەستم گۆڕە بە کۆمەڵەکان بوو ئیتر هەمووی ئەتوێتە و تێکەڵی خاکە بێتەنا ئێسک و بروسکەکە ئەمێنێت. بەڵێ پێشانگاکە با بڵێن تابلۆکان ناونیشانەکە دیاری ئەکەن یان ناونیشانەکە دەستنیشان ئەەکەی دواتر ئیش لەسەر تابلۆکان و کۆنسێپتەکە بەگشتێک. من سەرەتا کۆنسێپتەکە لای من گرنگە دواتر ناوی لێنم دوای ئەوەش ئیشەکانیش تەنانە ستایلی ئیشەکەش دەبێت لە خزمەتی بابەتەکە بێ. من زۆر ئیشی بارزم کرد بە هێلم و بە ئاردیدار و ئەوە بۆ خزمەتی ئیشەکە. بێگومان مەینەتیەکانی کورد زۆرن و لە ڕەنگە لە تابلۆیەک و لە پێشانگایەکە تاوا نەبێ بەڵام ئێستا لە جیهانیشە زۆرێک لە وڵاتانیان مەینەتی وڵاتانی تریش ئەبینین ئەمانە کاریگەری هەیە لەسەر شێوەکار بە تاکید هەموو شێوەکار چۆن بڵێ مێزێکی کراوەیە وەکو ینی زمانێکی جیهانیە
بۆ نمونە من تابلوێک لە کوردستانیش بیکەم لە هەموو وڵاتێک کە سیرێکە نتوانن بیخوێننەوە بە هەمان شێوەکە من تابلوی هەج وڵاتێکە بینم کە باس لە ئێش و ئازار بکە یا باسی لە خۆشی بکە یا باسی لە ڕەفاهێت بکە لە هەموو بە هەمان شێوە تەنانەت ئەگە ستاتیکە تەجریدیش بێ ئەو ڕنگدانەوەی بێ لەسەر تابلۆکان. دەستەکانت خۆش بێ، زۆر سوپاس کەم ئێوارەی لەگەڵ ئێمە بووی بە هیوای سەرکەوتن بۆ پێشانگای 27 مانکە لە شاری سلێمانی دەکرێتەوە. سپاس دەکەم جارێکی تر شێوەکار سامان ئەبوبەکر، جارێکی تر سپاس دەکەم بەخێر هاتی دووبارە. زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات، هەمیشە پێشەنگن لە کارە جوانەکانتان. زۆر سپاس. بەردەوام. بەڵێ خۆشەویستان، پرۆگرامێم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات، تا کاتێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ.